ئەمی ئەبوو قیلابە هەبوو ڕەحمەتی خوای لێبێ، پیاوێکی بەڕێز بوو، یەکێک لە قوتابی سەحابەی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم، واتە سەحابەی بینی و لە خزمەتی سەحابە بووە، تابعینە. ئیمامی ئەبوو قیلابە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت چوون بۆ لای پیاوی دەسەڵات بوو، لەگەڵ دەسەڵاتدارەکانە بوو. ئەم پیاوە هەردوو قاچی شکا بوو، نەخۆش بوو، لە ماڵەوە کەوتبوو، لەسەر ئەسب کەوتووە خوار و هەردوو قاچی شکا بوو، ئێسقانەتی لە ماڵەوە کەوتبوو. دەفەرمێت چوون بۆ لای، وتم ئینشاڵڵا خێری تایە، ئەمە توش بووە مصیبەتەیە. ئەیش فەرمی ئەبوو قیلابە چی خێرێک لە مەدایە، من هەردوو قاچم شکاوە، خێری چی تایە؟ وەڵا هیچ خێرێکی تیا نییە، من چی خێرێک لە ما بینی؟ من هەردوو قاچم شکاوە، ناتوان بڕۆمە ڕێوە، لە ئەسب کەوتمەتە خوارەوە. فەرمی خێری تایە ئینشاڵڵا، دڵنیا بە خێری تایە. ئەوە سەبرەکەیە کە پێغەمبەری خوا فەرمیێ سازم ڕووناکیە، نور و ڕووناکیە بۆ ئینسانی، دڵت ڕووناکە کاتەوە، هەرچەنێ تووشی مصیبەتە بی ئەڵێ خێری تایە ئینشاڵڵا. مناڵەکەت مرد بڵێ ئینشاڵڵا خێرێ گەورەی بۆ قیامەتی خۆم. تووشی ناخۆشیەک بووی، ناڕەحەتێک بووی، بڵێ خێری تایە. سیارەکەت عاتڵ بوو، بڵێ خێری تایە. کێڵێ بڕۆشتی تایە تووشی کێشەی گەورە نابووی، کێڵێ تیا ناچووی، کەواتە سپاسی خوا بکە. ئەگەر ئاوا بووی لە ڕووناکیدا دەژیت، بەڵام ئەگەر ناشکریت کرد و هەردوو خوا کەسی نەدۆزیە پەنا بەخوا من نەبێ، لە تاریکی ئاژیت. ئەو کاتە بەڵێ ئەو کاتە ئەو کەسانی کە دەرچوون، کۆمەڵی کەسی خوانە ناز خراپەکار دەرچوون، ڕێگایان کرد بە ئیمامی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ کە کچەزای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئیمامی حوسەین مەشهورە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ، کە پێغەمبەری خوا سازم باپیرێتی. ئەو بوو ڕێگایان کرد بە ئیمامی حوسەین و عائیلەکەی و خانەوادەکەی ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ. دەسەڵاتدارەکان نردیانە شوێن ئەو پیاوەی کە قاچی شکاوتیان فڵان کەس تۆ ژوەرە ئەچین ڕێگا بە حوسەین نەگرین، نەیانوە ئەیکوژین، ئەچین ڕێگای پێگرین بانەیە بۆ عێراق. بەڵێ کاتێک کە ئەم کارەساتە ڕوویدا، دوای چەند ڕۆژێک لەم کارەساتە قەدەری خوا ئیمام حوسەین شەهید کرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەم پیاوەش وتی بە دەسەڵاتدارەکانی، وت پێ من ناتوانم بێم، هەردوو قاچم شکاوە، بۆی کوێ بێم؟ من بە هیچ جۆرێک ناتوانم ئامادە بم لەوەی کە ڕێگری لە ئیمامی حوسەین بکەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بەڵێ کاتێک کە ئیمام حوسەین شەهید کرا، ئەم پیاوە کە هەردوو قاچی شکاوە، وت ڕەحمەتی خوا لە ئەبوو قیلابە بێ، بەخوا ڕاستی کرد ئەم قاچ شکاندنی من خێری تیا بوو. خۆ ئەگە قاچم نەشکایە منیش لە خوێنا بەشدارم لەو قەتڵە، منیش بەشداری و قەتڵەم دەکرد، ناوم دەچۆ مێژووەوە. ڕەحمەتی خوای لێبێ، بەخوا ڕاستی کرد ئەو قاچ شکاندنە نەبووە، من تووشی ئەو قەتڵە ئەبوو، منیش دەستم لەو خوێنا ئەبوو، بەڵام بەهۆی قاچ شکاندنەکەەوە الحەمدولە خوا پاراستم. کەواتە خێر لەوەدای خوا هەڵبژێرێ. سەبر ڕووناکیە، ئاوەدانیە بۆ دڵی ئینسان. جاری وایە تۆ قسەیەکەکەی لەوانەی دوای ماوەیە کابرا بیری لێ بکاتەوە. دوای ئەوەی کە ئیمام حوسەین شەهید کرا، ڕەزای خوا لێبێ، ئەو کاتە قەنەعەتی بۆ دروست بوو کە قسەکەی ئەم پیاوە عالمە حەق و ڕاستیە و خێری تێدایە کە خوا گەورە قاچەکانی شکان، بۆی کە بەشداری لەو تاوانەدا نەکات. بە ئینشاڵڵا کۆتاییدا دەڵێم خوامان لەبیر نەچێت، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام خوامان لەبیر بێ، ئینشاڵڵا خۆش لە قیامەت ئێمە لەبیر ناکە، واز لە ئێمە ناهێنێ، دەمان خاتە بەهەشتەوە.